بەنای خۆ بەخشندە و میێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە پەیامی تۆوە لە شاری هەولێر بە خزمەتی عزیز و خۆشەویست شاد بووم. ئەمڕۆ پەیامی تۆیەکی تایبەتتان پێشکەش دەکەین هەروەکەوەی کە لە شوێنێکی تایبەتم. ئەمڕۆ لە نێو کۆمەڵێک گەنجی خوێن شیرینم کە سەرجەمیان فرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمیان لەبەر کردووە بەبێ جیاوازی تەمەن سەرجەمتیون توێژەکان لێرە ئامادەن و سەرجەمیان کاتی خۆیان و ماوەی تەمەنی خۆیان بۆ لەبەرکردنی فرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەرخان کردو لە ماوەی ڕابردوو زیاتر یان 40 فرموودەی پێغەمبەری خوا لەبەر کردو. بۆ ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ ئەوان بەرنامەکەم زانێ هەستێکی چۆنیان هەیە کاتێک تەمەنی خۆیان و کاتی خۆیان بۆ فرموودەکانی پێغەمبەر سەرف کردووە و چه ئامۆژگاریەکیان هەیە بۆ ئێمە و ئەوانەی کە ڕێزیان لە ڕێبازی پێغەمبەری خوا گرتووە ئەوان فرموودیان لەبەر کردووە. بینەر و بیسەرمان بن و لەم بەرنامەیە لەگەڵماندا بن. چۆنی؟ وەڵا باشم. خواڵێ امتحانەکە چۆنە؟ وەڵا باشە، ئاسانە بە من. ئاسانە؟ زۆر باشە. چەند فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کرده بوو؟ صلی الله علیه وسلم. یعنی ئەمن نیوە یعنی هەموویانم لەبەرەوەی لە بۆ ئیمتیحانەکە هێتا و بەخۆ بەزەم زیاتر لەبەر پارەم نییە بەخوای. لەبەر چی فەرموودەکانت لەبەر کرد؟ لەبەر خوای. باشە. کام فرمودت زۆر پێخۆش بوو یان فرمودەیە کە ئێستا لەبەرت بێ پێم بڵێ؟ وەڵا هەموو قسەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم خۆشە، ئەجە نازانم کامی بڵێم. یەکێکیانم بۆ بڵێ بە دڵی خۆت یەک لە فەرموودەکان. ئەوەی وەچی دێتن ئەلف لام میم یەک پیدنیە بەڵکو ئەلف پیتێکە و لامیش پیتێکە و میمیش پیتێکە. فەرموودەکانی پێغەمبەر خوات بە عەرەبیش لەبەر کردووە؟ باشە فەرموودەیەکم بە عەرەبی بۆ بڵێ. فەرموودەیەک بە عەرەبی؟ ئەو فەرموودانە هەم کە لێرە هەیە بە دڵی خۆت. بەخۆی نازانم کامی بڵێم. باشە. ئێستا ئەگەر کتێبەکە بینم هەر پرسیارێکت لە کتێبەکە لێ بکەم لە فەرموودەکان سەرجەمیان دەزانی؟ بەڵێ. بەباشی؟ بەباشی. دڵت تا چەند خۆشەکە کاتێک تەمەنی خۆت یان کاتی خۆت بۆ لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرف کردووە؟ وەڵاهی زۆر یعنی نازانم باز ناکرێت. زۆر دڵخۆشە؟ چه هەوکاری دەکردی لەبەرکردنی فەرموودەکان؟ بابم. بابت؟ ڕۆژانە لەبەرت دەکرد یان چۆن لەبەرت دەکرد؟ ڕۆژانە لەبەرم دەکرد. پێم بڵێ ئەمڕۆ هەستێکی چۆنت هەیە کاتێک دەبینی لە تەواوی چین و توێژەکان لە تەواوی تەمەنەکان ئەمڕۆ خەریکی تاقیکردنەوەن لە یەکێک لە کتابە پیرۆزەکانەویش فەرموودەکانە هەستێکی چۆنت هەیە؟ بەڵێ من وەک بەشدار بوویەکی ئەم پرۆژەیە دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم کە هەستاوە بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە و هیوادارم زیاتر گرنگی بە پرۆژانە بدەن چونکە لە ئێستادا بەڕاستی ئیسلام بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دژایەتی دەکرێت لەلایەن نارەکانیەوە بۆی ئێمە بە لەبەرکردنی و بە تایبەتیش فەرموودە بۆی ئێمە دەمانوێت بە لەبەرکردنی ئەم فەرموودانە و یعنی هەوڵی دژایەتی ئەو دژایەتیانە ڕەتکەینەوە یعنی ئێوە لەبەرکردنی فەرموودەتان هەڵبژاردووە بۆی کە بەرپەچی ئەو دژایەتیانە بدەنەوە کە بەرامبەر بە ئیسلام دەکرێت؟ بەڵێ بێگومان یعنی دەمانوێت بۆی خۆمان پڕچەکەین و چۆن دەڵێ خۆمان پڕ زانیاریکەین بۆی بەرپەرچی ئەو ئەوانە بدەین. پێم بڵێ هەستێکی چۆنت هەیە کاتێک فەرموودەیەک لەبەرەکە یان ئەمڕۆکە 40 فەرموودەتان سەرچەندتان لەبەر کردووە هەستێکی چۆنتان هەیە؟ بەڕاستی یعنی زۆر یعنی دەڵێ هەستێکی خۆشە بۆ ئەوەی زیاتر پڕعیلم و زانیاری دەبی یعنی زیاتر لە ئاینەکە شارەزا دەبی. چیت هەیە بۆ کەسانەی کە تاوەکو ئێستا کە ئاشنای وتەکانی ڕەسوڵ ئوڵانی چیان پێڵێ ئەڵێ ئاشنابوون بە فەرموودەکان چیت پێ بەخشێ؟ وەڵڵاهی پیان دەڵێم کاتی خۆیان بە شتی لاوەکیەوە سەرف نەکەن یعنی بەشداری بکەن لەم جۆرە پرۆژانە ئیتر فەرموودە بێ لەبەرکردنی قورئانی پیرۆز بێ لە بنکەکانی قورئان خۆیان فێری تەجوید بکەن قورئان خوێندن بۆەوەی
یعنی بۆ دنیا و بۆ دواڕۆژشان ئەوە باشترە. دادە چۆنی باش خۆی سەلامەت بێ. پرسیارەکان چۆنە بەگشتی؟ وەڵا ئەلحەمدولیلا زۆر باشە، دەستخۆشیان لێ دەکەم. وڵای ئەو فەرمودانە کە لەبەرز دەکەن زۆر سوودی لێ دەبینین، زیاتر لە خوا پێغەمبەرمان زیاتر نزیک دەکاتەوە. لە جاتی خۆمان بە شتی دنیای سەرقاڵ بکەین، خۆمان بەوانە سەرقاڵ بکەین باشترە. تۆ لە ماوەیە چەند فەرمودە لەبەر کردادا؟ وڵای بەپێی کات زیاتر ئەوانەی زیاتر دادەنێن لە فەرانی ئەوانی دەستگاییەکان زیاتر دادەنێن. ئەو چی فەرمودەیەت سەرجەمیان لەبەر کردبوو؟ ئەلحەمدولیلا. باشە ئەگەر پێم بڵێ بە چەند وەقت لەبەرت کردیان بەرنامەکان و چۆن بۆ لەبەرکردنی فەرمودە؟ وڵای ئەم زۆر بێت کاتم نییە، زیاتر هەفتەی دادەنێم لە خۆم بە زۆری. بەڵێ هەفتێکی هەمووی لەبەر کرد؟ ئەلحەمدولیلا باشە. لەبەرکردنی فەرمودە چی بە تۆ دەبەخشێت جگەل لەوەی یعنی بۆ نمونە ئەوە لە پێش بڕکەیەک بەشداریت کردووە هەستێکی چۆنت پێ دەبەخشێت کاتێک دەبینی کاتی خۆت بۆ لەبەرکردنی فەرمودە تەرخانەکەی؟ بەڵێ هەستێکی زۆر خۆشم هەیە، یعنی کاتێکەوەی جێبستیەوە ئەو بەست ئەو فەرمودانە دەبم کە خوای گەورە کول و پێغەمبەرانی دانایە ئەمە بڕی ئەنی ڕێزکەی وام گرین و خوشبودایکانەی کە خۆیان بە کاتیان بە سیرکردنی فیلم و ئەو بابەتانە سەرفەکەن و دوورن لە بەرنامەی ڕەسوڵ الله. وڵی داوا لەو خوشکانە دەکەم لەو دایکانە دەکەم لە جاتی خۆیان بە چتی دنیای ئەوە بەسەر بن خۆیان بۆوانە خەریکەم باشترە، وڵی دنیا هیچ نییە. لە جاتەوانی تەمەشای تەلەڤیزیۆن چ دەکەن لە خۆیان فەرمودە چی لەبەرکەن، قسە چی خێر بکەن لە مەدرسە چی زۆر باشترە لەوەی کە غەیبەتی کەسە چکە بکەن. دادەکەم پێم بڵێ پرسیارەکان چۆن بوو بەگشتی ئاسان بوو قورس بوو؟ لە سەرەتادا سوپاس بۆ خوای گەورە کە توانیم کە خوای گەورە دەرفەتی پێدام توانیم بەشداری بکەم لەم لەبەرکردنی چەند فەرمودەیە. واز بە خۆشیێکی زۆر دەکەم کە توانیم ئەم فەرمودانە لەبەرکەم. ئەلحەمدولیلا پرسیارەکان زۆر ئاسان بوو. سەرجەم فەرمودەکانت لەبەر کردبوو؟ ئەلحەمدولیلا. ڕێژیان پێما بێت چل فەرمودە و چل فەرمودەت بە چەند کات لەبەر کردواتە ماوەکەی چەند بوو یان بەرنامە چۆن داناوە بۆ لەبەرکردنی فەرمودانە؟ وڵای گەرەوە برێم ینی لەوانەیە باوەڕ نەکەن چونکە من ینی درەنگ زانیم هەر بە هەفتەیەک توانیم هەموو لەبەر بکەم. ئەلحەمدولیلا. بەڵێ پێم بڵێ لەبەرکردنی فەرمودە هەستێکی چۆنت پێ دەبەخشێت تا چەند دڵخۆشی بە لەبەرکردنی فەرمودە؟ ڕاستی ینی تا ئێستا نم دەزانی حەدیث ئەوەندە تام و سێژی خۆشە کە لەبەرم کرد هەستم کرد، ینی ئەو حەدیثە ینی ئەو کەلیمانە کە دەم خوێندەوە بەڕاستی یعنی سێژێکی زۆرم لێ وەردەگرت. ئەلحەمدولیلا. چی تێبوو خوشبودایکانەی کە لە حەدیث و فەرمایشتی پێغەمبەری خوا دوورە؟ بەڵێ داوا لە خوشکانی بەڕێز دەکەم، ینی کاتی ئەوە تەواو بوو کە لە دیار دراماکان دانیشن کاتی خۆیان بە دیار فەیسبوک شتی بێمانە سەرف بکەن، داوایان لێ دەکەم بگەڕێنەوە بۆ قورئان تەنها و تەنها دڵخۆش تەنها لە قورئان و ڕێبازی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. لەبەرکردنی فەرمودە هەستێکی چۆنت پێ بەخشێ؟ زۆر باشانی زۆر پرۆژێکی بەسوود بوو، ئەمە تانیمان خێرەکمان بەدەستکەوی لۆ قیامەتمان ئینشەڵا شتووە زۆر دەبی، ینی ئاسانشە باشە. لەبەرکردنی فەرمودە ئاسانە؟ ئەلحەمدولیلا. ئەو چل فەرمودە بە چەند ماوە لەبەر کرد؟ لەبەر ڕەمەزان ئیمتیحان شتی ڕاستی زۆرم نەخوێن بوو بەس باش بوو. چۆنی؟ باشی پرسیارەکان چۆن بووە ڕۆکە؟ وڵی پرسیارەکە زۆر خۆش و ئاسان بوو ئەلحەمدولیلا. چل فەرمودەتان درا بووە سەرجەم فەرمودەکانت لەبەر کرد؟ ئەلحەمدولیلا. بەڵێ. فەرمودەکانت بە چەند کات لەبەر کرد ینی چەندێکە خەریکی لەبەرکردنی فەرمودەکان؟ وڵی لە 15 ڕەمەزان و دەستم پێ کرد تاکو ئەمڕۆ هەر دووبارەم کردوتەوە. بەرنامەکانت چۆن بوو ینی بۆ لەبەرکردنی فەرمودەکان ڕۆژانە دەتخوێن هەفتانە دوودانە چۆنت لەبەر دەکرد؟ وڵی هەموو ڕۆژێ 5 زانم لەبەردا کرد، وەکی تاوام کرد دووبارەم کردەوە، یعنی لەسەرێ حەفزم کردەوە. باشە هەستێکی چۆن تێ کاتێک فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کردووە؟ هەستێکی زۆر خۆش هەیە، هەموو کەسێک هەستێکی خۆشی دەبێت کە فەرمودەی پێغەمبەری خوا لەبەر بکات و بە تێگەیشتن و بە مەعنایەوە هەستێکی زۆر خۆشم هەیە. بە کوردیەکەش لەبەرتانە کردوەنی ئێوە؟ ئەلحەمدولیلا. بەڵێ. چی تێ بۆ کچانی کە تا ئێستا فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان لەبەر نەکردووە ئاشنانین بە فەرمایشتەکانی ڕەسوڵ الله؟ هیوادارم هەموو کەسێک ئەم پرۆژەی پرۆژەیەکی زۆر جوانە، هیوادارم هەموو کەسێک فەرمودەی پێغەمبەری خوا لەبەر بکات، چونکە ڕێنموییە و دەبێتە سەرفرازی بۆ هەردوو دنیاشمان. ئەرێ وەڵاس بۆ ئەم دنیا بۆ دنیاکەی تریش سەربەرزمان دەکاو لە ڕۆژی قیامەت. بەڵێزان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک بوو لە سەرنجی ئەو کەسانی کە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان لەبەر کردبوو. دیارە خوشکان زیاتر جەخت لەسەرەوە دەکەنەوە تکایە بایتر کاتەکانمان بە سیرکردنی دراماکان سەرف نەکەی، بایتر کاتەکانمان لە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەهرەمەند بکەین.
بەڵێزان خۆشەویستان من دەستمە لای ناوبڕەیەکی کورت و دێمەوە خزمەتی عزیز و خۆشەویست و لەسەر لەبەرکردنی فەرموودە بەردەوام دەبین. بەڵێزان خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. دەرم نێسا لە شوێنێکی ترم هەمان تاقیکردنەوە بۆ پیاوان لێرە تاقیکردنەوە ئەنجامەدەن گەنجان و لاوان و زۆرێک لەو تەمەنانەی تێدایە مانەش سەردەمیان فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کردووە. دیارە لە زۆربەی شارەکان ئەمڕۆ تاقیکردنەوەی لەبەرکردنی چل فەرموودەی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم ئەنجامەدرێت. من سەرنجی ئەوانەش وەرەگرم بزانن هەستی ئەمان چۆنە بۆ لەبەرکردنی فەرموودە لەگەڵمان. چۆنی؟ السلام عليكم. لەگەڵ پرسیارەکان چۆن بووی؟ والله زۆر باش بوون الحمد لله. ئەرێ والله. چەندێک خەریکی لەبەرکردنی و چل فەرموودەیە بووی بە ماوەی چەند لەبەرت کرد؟ لە مانگی ڕەمەزان یەک مانگ بووین پێوە بووین هەتا لەبەرمان کرد و دواتریش هاتین بۆ ئێرە ئیمتیحانەکەمان کرد. ئیمتیحانەکەی باشی ئینشاءالله؟ والله ئینشاءالله زۆر باش. هەستێکی چۆنت هەیە کاتێک فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر دەکەی؟ هەستێکی زۆر باشم هەیە. هەستەکە چۆنە ینی هەست دەکەی تۆ کارێک ئەنجام دەدەی هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتە سوودی هەیە؟ بەڵێ سوودێکی زۆر گرنگیشی هەیە بۆ ژیانمان. چی لە فەرموودەکانی پێغەمبەر فێر بووی؟ والله بە لە ڕەوشتەکانی فێر بووین و باسی قورئانی دەکرد و هاوڵانی چۆن بووە. لەگەڵ پرسیارەکان چۆنی؟ والله پرسیارەکان بەدڵێمە بۆ جارە ئاسانن هەمووی. الحەمدولله. لەماوەی ڕابردوویەوە چل فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمتان لەبەر کرد؟ کام فەرموودەی پێغەمبەری خوا زۆر کاری تێکردی و زۆر سوودت لێ بینی لە کاری ڕۆژانت؟ ئەو فەرموودە جوانەی عوسمانی بنی عەفان و ڕەزا و ڕەحمەت خوا لێ کە دەڵێ خەیرکم من تعلم القورآن وعلمه. واتە ئەوەی باشترینتان پایدارترینتان ئەو کەسەیە کە خۆی فێری قورئان دەکات و دەوروبەرەکەش فێر دەکاتن. ئەوەش پێغەمبەری خوددا کە هاوڵەکەش قسەی پێغەمبەری خوددایە ئەوە فێرمان دەکات کە ئێمە وەکو مسلمان تەنها بۆ خۆمان نەوێ هەرچی بۆ خۆمان ویستمان برای مسلمانیشمان هەمان ئەو چاکە و پاداشتەی مەشی هەبێت. دەکرێن فەرموودەیە گشتی بکەین بەسەر سەرجەم سێکتەرەکانی ژیان ینی بۆ خوێندن بۆ دراوسێتی بۆ زۆرێک لەو بابەتانە دەتوانین بەم فەرموودەیە شیکردنەوەی ئەوەی بۆ بکەین کە پێویستە لەگەڵ خەڵکیش باش بین ئەنەوەی کە بۆ خۆمان دەمانەوێت بۆ خەڵکیش بمانەوێت. ڕاستە قسەکانی پێغەمبەری خوددا هەمووی کە باسی شتێک دەکاتن لە هەموو شتەکانی تریش دەگونجێت. بۆ نمونە ئەگەر باسی ئەوەی بکە کە ئەمە قورئان فێر بین کەسانێک کە فێر بین ئەوە توانین ئەمە لە پارە و دارایی دەوڵەمەندەکان یارمەتی هەژارەکان بدەن لە علم و لە زانست و لە چەندین سێکتەری ژیان هەموو سوودی هەیە بۆ ئێمە. لەبەرکردنی فەرموودەی پێغەمبەری خوا هەستێکی چۆنی بۆ دروست کرد؟ لەبەرکردنی ئەو فەرموودانە ئەگەرچی هەستێکی خۆشەوە پاداشتێکی دنیای و دواڕۆژیش دەبێت هەرم لە چاکی خۆمانە بەڵام ئەوەی کە ئەوەیە کە ئێمە عەمەلی ینی بەکاری بینین لەناو ژیانی خۆماندا ئەوە پاداشتەکەی دووهێن دەکاتن. هەوڵت داوە بەکاری بێنی و لە نێو هاوڕێکان تا لە مەجلیسی خێران فەرموودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵێ؟ والله دەبی ئەگەر نەشکەم دەبی تا ڕادەیەک لە هەر دەبی ئەنجامی بدەم لەبەرەوەی ئێمە هەر چاکەی کۆمەلگەی کەمان هەستێتەوە بەرەو پێچن بەخۆی ببینێت. چیت هەیە بۆ کەسانی کە تا ئێستا ئاشنانین بە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ والله تا ڕادەیەک دەوروبەرەکانیان زانیاریان پێ بدەن پێغەمبەری خوددا کەسێک چەندە گەورەیە و فەرموودەکانی چەندە گەورەن ئەوانش هەر بەخۆیان هەست بکەن کە بچن بێنە ناو فەرموودەکانی و هەمویان لەبەر ژیانیان هەیە کە تا ئێستا ئاشنا نەبوونەوە بەم فەرموودانە. ئەگەرەوە چوارچەوەیەک بێ دەبێت پڕێکەوە بەو فەرموودە جوانانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قورئان دەیمە شتێک وەردەگرین لە قورئاندا بەڵام ئەوە سەرە بابەتەکەیە بەڵام کە دێنە ناو فەرموودەکانی پێغەمبەر ئەوە هەموو جوانیەکانی ئەو ئاياتەکە منەمە بۆشی دەبێتەوە. لە ماوەی ڕابردوو چل فەرموودەکەت لەبەر کرد هەر هەمووی؟ چەندی لەبەر کرد چەند ڕۆژی؟ مانگێک و دە ڕۆژەواڵە. کام فەرموودە زۆر پێی سەرسامی و زۆر کاری تێکردووی؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ إن لله أهلين من الناس. صحابەکانیان پرسی قالوا يا رسول الله من هم أهل القرآن أهل لله وخاصة. پێغەمبەر دەفەرمێ لەناو خەڵکی خوای گەورە کەسانێکی تایبەتی هەن. صحابەکانیان پرسی ئەوانەکەین گوتی ئەوانە قورئان فێر دەبن و ئەوانە کەسانی تایبەتی خوان. کەسێک قورئان فێر بێت تایبەتە بە پێم فەرموودەیە بێت؟ بەڵێ.
هەوڵت داوە قورآن فێربی بەڵێ تا ئێستا خدمەت کردووە نەکردووە لەگەڵ قورآنە بەزنێتم هەیە بەڵێ هەستێکی چۆنت هەیە کاتێک فەرمودەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کردووە تا چەند دڵخۆش بووی هەستێکی زۆر خۆشم هەیە و دڵیشم زۆر خۆش چیت هەیە بۆ ئەو بەیانەی کە تا ئێستا لەبەریان نەکردو پێیان دەڵێ کە لەبەرکەن هیوادارم لەبەرکەن و ئیسفادەشی زۆری هەیە بەڕاستی زۆر دڵخۆشم بەو چل فەرمودەی چونکە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێخۆشکردنەکە کاتی گەیشتن زیاتر لە قورئان و لە ژیانی پێغەمبەری صلی الله علیه و سلم ژیانی مەش پەیوەستە بە ژیانی پێغەمبەری صلی الله علیه و سلم خوای گەورە دەفەرمێ ئەگەر منتان خۆش دەوێ بە دوای پێغەمبەر بکەون صلی الله علیه و سلم بەدواکەوتنیش یعنی فەرمودەکانی لەبەرکەن ینی بە دوای ڕێباز وتەکانی بکەون بالضبط ئەزا ئەو مەبەستم ئەو نقطەیە بوو معنی ئەگەر ئەمە لە پێغەمبەر تێ نەگەین لە ژیانی لە فەرمودەکانی چۆن جێبەجێکەین چۆن قورئانی جێبەجێکەین ئەجا زۆر گەورەی ئەمە زیاتر گرنگی بە فەرمودەکانی پێغەمبەر بدەین صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانەماندا و لە پەروەردەکردنی منداڵەکانماندا و گرنگی پێدانیش ینی دەورێت کە زیاتر بکرێتەوە ئەجانە لەسەر بابەتی تکە زیاتر ان شاء الله هەستێکی چۆنت هەیە کاتێک فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کردووە والله هەست دەکەم چی بریت لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه تێدەوی کە کەلامەکانی پێغەمبەریە ڕوعیەتێک لەگەڵی تێکەڵ لەبی لەگەڵ لەبەرکردنی فەرمودەکانی مان کەلامەکانی جیاوازە ڕوعیەتەش تێدایە وەکو قسەی ئاساییە چۆن سوودت لە فەرمودەکان بینیوە فەرمودەکانی پێغەمبەری خوا چۆن پێویستە سوودی لە ژیان لێوەرگری لە هەموو کاتێک ژیان پێویستمان بە فەرمودەکانی پێغەمبەرە هەتا لە مردینشکە و فەرمودەی پێغەمبەری هەیە سوودی لێ دەبینی کە خوێندیتەوە کار پێکردی ناو گۆڕ ئەو هەندە دەبێتەوە سود پێگانیتەوە قوتاربوونی لە ئاگری دۆزە لە دنیادا پێشەنگ کە لە هەم کار هە کارێش دەکەی فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبتە پێشەنگ لەو کارە ڕێنمونی دەکەن ئەو کاری کە دەتوێت سەرکەوتوی تێدا لەم چل فەرمودەیە کام لە فەرمودەکان زۆر یعنی کاریگەری لێکردیان یەکێک لەو فەرمودانم پێ بڵێ ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک شەیدانی ئوحود دەنێژران تەنانەت بەوەی لە دوای مردنیشان کە قورئانیان زۆر کامە قورئانی زیاتر لەبەر بۆ پێغەمبەر ئەوی پێشەوەستە بۆ لای لاتەڕەکە تەنانەت لە کاتی مردنیشان قورئان پێشەوەستە قورئانی بەرزبوونەوەی بەندەکانی بۆ لای خوای گەورە جیاوازی لە نێوان شەهیدەکان بە لەبەرکردنی قورئان دەکرا ینی قورئان بەردەوام پلەت بەرزەکاتەوە تەنانەت دوای مردنیش لە دنیا و لە ئاخرەت هەبە قورئان پلەت بەرزەکاتەوە لە مردن لە بەهەشت هەستێکی چۆن تێکە دەبینیم ڕۆ کۆمەڵێک لە شەیدانی فەرمودەی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم لەو هۆڵە و لە هۆڵەکانی تر ڕۆ خەریکی داخکردنەوە بوون لە یەکێک لە کتابە بەرزەکانەوەیش فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەوەی وەفات بکات لەسەر مەرگدا بوو فەرمووی دوای خۆم دووشتم بۆ بەجێهێشتن ئەگەر دەستی پێوە بگرن ئەوە سەربەرز و سەرفراز دەبن ئەویش قورئان و سونەتەکەمە یعنی ئەوڕۆ ببینینی ئەو هەموو قوتابیە ئەومان بۆ دەردەکەوێت منکەوە وەسیەتەکەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم هاتۆتە دی بەڕای تۆ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها بۆ زەمانێکی دیاریکراوە بۆ کاتێکی دیاریان بۆ پیشەیەکی دیاریکراوەیان بۆ سەرجەم سێکتەرەکانی ژیان دەبێت فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ هەموو حەسر و کات و زەمانێک دەبێتن ئەگەر تەمەشا بکەی ینی لە سەردەمی خۆیەوە چەندستانێکی فەرموو ئێستاوا دەبینین هەمووی هاتۆتە جێ و هاتۆتە دی بەڵێ زەن و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان هاوکات هەست و پەیامی و کەسانە بوو کە فەرمایشتی ڕەسوڵ اللهیان جێبەجێ کردبوو دەستیان گرتبوو بە سونەتەکەی و سەرجەمیان فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمیان لەبەر کردبوو سەرجەمیان دەستخۆشیان بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەبوو کە هەڵسا بوو بە پرۆژەیەکی واو هەمویانی ئاشنا کردبوو بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هیوایم زۆرە پرۆژانە بەردەوام بێت و زیاتر گەنجان و لاوانمان خەریک کرێن بە دەستگرتن بە دینەکەیان و بەرنامەکەیان تاڵقەیەکتر و بەرنامەیەکی تری پەیامی تۆ بێ و عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن